سڵاوتان لێ بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوازارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ سێشەممە 14 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 5 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی شنۆ لە ئاز کەمتەرخەمی شارەداری، گیانەدەستانی دوو کرێکار لە شارەکانی سنە و بوشێر، مەترسی لە سدەرەزانی پوریا جەواهری لە زیندانی سنە، سەپاندنی سزای زیندان بەسەر سولەیمان عەبدی لە سەقز، ناڕوونی شارەنووسی محەممەد سەردار شاهمورادیان لە زیندانی سنە، سەپاندنی 16 ساڵ زیندان بەسەر چالاکێکی مافی ژنان لە مەشهەد، پەرەسەندنی هەژاری لە کۆمەلگای ئێران و هەبوونی 59 ڕۆژنامەوانی بەندکراو لە زیندانەکانی تورکیا. درێژێ هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی شنۆ لە ئاز کەمتەرخەمی شارەداری. بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی دووشەممە 12 خەرمانان دانیشتوانی شاری شنۆ لە ئاز کەمتەرخەمی شارەداری ناڕزایەتیان دەربڕی. بەپێ ئەو ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە شەقام و کۆڵانەکانی شاری شنۆ پڕ بووە لە زبڵ و خاشاک و شارەزاریە و شارە هیچ هەوڵێک بۆ کۆکردنەوەیان نادات. هاوڵاتیان دەڵێن لە گەرمای هاویندا بۆنێکی ناخۆش لە نێو شەقام و کۆڵانەکانی شاردا بڵاو بووتەوە و تەندروستی هاوڵاتیان کەوتووەتە مەترسیەوە. گیانەدەستانی دوو کرێکار لە شارەکانی سنە و بوشێر. ڕۆژی دووشەممە 13 خەرمانان دوو کرێکار لە شارەکانی سنە و بوشێر بەهۆی نەبوونی مەنیشوێنی کار گیانیان لەدەستا. بە پێ راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی بە ناوی فەرزاد زەرغامی لە شەقامی تعریفی سنە بەهۆی نەبوونی مەنیشوێنی کار لە نەهۆمی ششەمەوە کەوتە خوارەوە و گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی پێترۆشیمی بوشێر بە ناوی کاووس تەحماسبی بەهۆی بەربوونەوەی کەرەستەی کارگە بەسەریدا لە بەرزای کەوتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستا. جێگای ئاماژەیەکە 2 ڕۆژ لەوە پێش 6 کرێکاری کانگای بەردی خەڵۆزی تەرزەی دامغان بەهۆی تەقینەوە گیانیان لەدەستا بوو. خۆکوژی کرێکارێکی شارەزاری ئیلام بەهۆی هەژاری. ڕۆژی شەممە 11 خەرمانان کرێکارێکی شارەزاری ئیلام بەهۆی وەرنەگرتنی 3 مانگ هەقدەست و مەزایە و خراپی جۆخی معیشەت کۆتایی بە ژیانی هێنا. ئەو کرێکارە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بەهۆی گوشارەکانی ژیان و معیشەتی سەخت، هەروەها بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. هاوکارەکانی ئەو کرێکارە هەواڵەکەیان پێشڕاست کردووەتەوە، بەڵام بەرپرسی شۆرای شاری ئیلام بە بێشەرمیەوە دەڵێ مردنی ئەو کرێکارە هیچ پەیوەندیەکی بە حەقدەستەوان نییە. مەترسی لە سدەرەزانی پوریا جەواهری لە زیندانی سنە. پوریا جەواهری زیندانی سیاسی خەڵکی کامیاران کە لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە محاربە مەحکوم کرابوو، ڕۆژی دووشەممە 13 خەرمانان بۆ بەندی تاکەکەسی زیندانی ناوەندی سنە گوازراوەتەوە. پوریا جەواهری ڕۆژی 8 سەرماوەزی 1401 بە تۆمەتی ساختەی کوژرانی مەئمورێکی سەرکوتگەری ڕژیم دەست بەسەر و بۆ ماوەی 9 مانگ لە گرتوخانەی سڵاتی کامیاران بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە سیاسیە پاش 9 مانگ ڕاگیران لە زیندانی کامیاران بۆ بەندی تاکەکەسی زیندانی سنە گوازرایەوە و مەترسی لە سێدارەدانی هەیە. بنەماڵەی پوریا ڕایان گەیاندووەکە پەروەندەسازی بۆ کوڕەکەیان کراوە و ناوبراو بێتاوانە و ئێستا کە گیانی لە مەترسیدایە داوا لە خەڵکی کوردستان و بەتایبەت دانیشتوانی گوندی مێسوراو دەکەن بگەن بە هانایانەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سولەیمان عەبدی لە سەقز. سولەیمان عەبدی ئەندامی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان سەقز بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە 8 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕۆژی یەکشەممە 28 ڕۆژەمەی 1401 سولەیمان عەبدی بەبێ بەڵگەی قەزایی
لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ ئێدارەی فڵاتی سنا گوازرایەوە. ڕۆژی چوارشەممە 16 خاکەلێوەی 1402 ئەو چالاکە سنفیە پاش تەوابوونی قۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی سەقز ڕاگوێزرا و ڕۆژی 21 خاکەلێوە بە دانانی وەسیقەی 200 ملیۆن تمەنی ئازادکرا. جێگەی ئاماژەیەکە سولەیمان عەبدی بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی لە گۆڕستانی ئاچی لەلایەن لەقی 105 دادگای گشتی و انقلابی 2 سەقز بە 8 مانگ زیندانی سەعزیری و 7 زەربە شەلاق و 720 سەعەت وانە وتنەوە لە کۆمیتەی ئیمدادی ئێمە محکوم کرا، بەڵام سزای شەلاقەکەی بۆ ماوەی 2 ساڵ هەڵپەسێدرا. ناڕوونی چارەنووسی محەممەد سەردار شاهمرادیان لە زیندانی سنا. پاش 9 مانگ بەندکران چارەنووسی محەممەد سەردار شاهمرادیان لە زیندانی سنا بە ناڕوونی ماوەتەوە. محەممەد سەردار شاهمرادیان لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ ماوەی 1 مانگ بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. بە پێزانیاریەکان هێزەکانی فڵاتی سنا لە کاتی لێپرسینەوەدا نینۆکی 2 قامکی پای ئەو بەندکراوەیان کێشاوە و ئاستەواری ئەشکەنجە بەجەستەیەوە دیار بووە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان هیچ بەڵگەیەک نییە کە سەلمێنەری تاوانباری محەممەد سەردار بێت، بەڵام هێزەکانی ڕژیم ئەو لاوەیان ناچار بە دانپێدانانی زۆرەمرێ دژ بە خۆی کردووە. بەڕێوەچوونی مەراسمی حوتەمی جەواد ڕۆحی لە کیلەکانی ئامۆل. ڕۆژی دووشەممە 13 خەرمانان مەراسمی حوتەمی هەمیشە زیندوو جەواد ڕۆحی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە گوندی کلیکانی ئامۆل بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. جەواد ڕۆحی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری ئامۆل بوو کە سزای 3 جارێ عەدامی بەسەردا سەپێنرا بوو. ئەو بەندکراوە سیاسیە ڕۆژی پێنجشەممە 9 خەرمانانی 1402 بە شێوەی گوماناوی گیانی لەدەستا. ڕۆژی ڕابردوو مەراسمی حوتەمی جەواد بە بەشداری بەرینی خەڵک و وستنەوەی دروشم دژ بە حکوومەت بەڕێوەچوو. دەست بەسەرکردنی دایکی هەمیشە زیندوو عەرفان ڕەزایی لە مازەندەران. ڕۆژی دووشەممە 13 خەرمانان دایکی عەرفان ڕەزایی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. بە پێڕاپۆرسەکان فەرزانە بەرزەکار دایکی عەرفان ڕەزایی لە مەراسمی حوتەمی جەواد ڕۆحی لە شاری ئامۆل دەست بەسەر و بۆ زیندانی ساری گوازراوەتەوە. هەروەها چارەنووسی مەحسا یەزدانی دایکی هەمیشە زیندوو محەممەد جەواد زاهیدی لە قوربانیانی شۆڕشی ژنجیان ئازادی لە زیندانی قائمشار ناڕوون و نادیارە و مەترسی لەسەر ژیانی دروست بووە. سەپاندنی 16 ساڵ زیندان بەسەر چالاکێکی مافی ژنان لە مەشهەد. ئەعەزەم غۆڵامی زەهاب چالاکی بواری مافی ژنان لەلایەن لەقی 5 دادگای انقلابی مەشهەدەوە بە سەرۆکایەتی قازی حسێن یەزدانخا بە 16 ساڵ زیندان محکوم کرا. ئەعەزەم غۆڵامی زەهاب تەمەن 35 ساڵ و دانیشتووی گەڕەکی قاسماوە لە شارۆچکەی غەربی مەشهەد 10 مانگ لەوە پێش لە کاتی خۆپیشاندانەکانی ئەو شارە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی وەکیلابادی مەشهەد گوازرایەوە. ناوبراو لە ماوەی بەندکانیدا لە دەستڕاگەیشتمە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا بوو. پەرستاندنی هەژاری لە کۆمەڵگای ئێران. ماڵپەڕی جەهاننەما ڕۆژی دووشەممە 13 خەرمانان ڕاگەیاند ئیدعاکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی هەژاری و سازکردنی پیشەی تازە گەورەترین خەیانەت بە خەڵکی هەژاری وڵاتە لەبەر ئەوەی کە لە هەر سێ ئێرانی یەکێکیان لە هەژاری تەواودا دەژیت. بە پێڕاپۆرتی ئەو ماڵپەڕە ئەو کەسەی دەیگوت پارەی نەوت لەسەر سفرەکانتاندا دادەنێم زۆرترین فەلاکەتی لەگەڵ خۆی داهێنا. ئەو کەسەی دەیگوت لە 14 ڕۆژدا هەژاری بنبڕ دەکەم پێوەری فەلاکەتی 3 هێندە بەرز کردەوە. ئیدعای بەرپرسانی ڕژیم لە حاڵێکدایەکە بە دوای 2 هێندەبوونی ژمارەی دانیشتوانی ئێران ڕێژەی هەژاری هەر 3 ساڵ 3 هێندە زیاد بووە و ڕێکۆردێکی تازەی لە مێژوودا واژۆ کردووە.
دووە هەواڵ هەبوونی 59 ڕۆژنامەوانی بەندکراو لە زیندانەکانی تورکیا. ئەنجومەنی ڕۆژنامەوانانی دیجلە و فۆرات ڕۆژی دووشەممە 13 خەرمانان ناوی 59 ڕۆژنامەوانی بەندکراوی لە زیندانەکانی تورکیا بڵاو کردەوە ڕایگەیاندکە لە سەدەی 21دا ئەو ڕێژە ڕۆژنامەوانە بەندکراوە مایەی شەرمە. بە پێڕاپۆرتی ئەنجومەنی ڕۆژنامەوانانی تورکیا لە مانگی ئاگۆستی ئەم ساڵدا 3 ڕۆژنامەوان و نووسەری دیکە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکراون. ئەو راپۆرسە ئاماژە بە ڕۆژی ئەوەڵی سپتامبر ڕۆژی جیهانی ئاشتی دەکات و دەڵێت لە کاتێکدا 59 ڕۆژنامەوان و نووسەر لە زیندانەکانی تورکیادا بەندکراون ناکرێت قسە لە ئازادی ڕادەربڕین بکەیت. بە پێزانیاریەکان زۆربەی ئەو بەندکراوانە لە ڕۆژنامەکانی ئازادی وڵات، میزۆپۆتامیا و ژن نیوز دەست بەسەرکراون و چەند ڕۆژنامەوانیش لە ڕۆژنامەکانی نزیک بە دەوڵەت واتە سەباح و تێڕێتێ دەست بەسەر و زیندانی کراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شەو بن.